کاک ئەحمەد جان سەلام عەلەیکم. وعلیکم سلام. چۆنی قوربان باشی؟ خوا قوتت بە یاخوا. خوا سەلامەتکارە زۆر بەخێرن سەر سوپاس دەکەین. یاخۆ بەخێر. بیستم ئەڵەن فەلاحی چاکیت. وەخوا جایدی ناوە کاسی بکەین. ئەوە؟ زاد چاک بین خراپ بین ئەوە. نا تۆ هەر ئیشت ئەم فەلاحەتی یاخود ئیشت. بەڵێ لەوەتە هاتینەوە گوندەکان بە زۆری ئیشی ما فەلاحەتیە. تۆ ماڵ لە وەڵزێ؟ هەر لە وەڵزێنە بەڵێ. لە وەڵزێ. بەڵێ. ئەم ئەرزەی خۆتانە؟ ئێرە بە ئیجارم وەریتە بەس ئەرزی دیکەمان هەیە لێوی خۆمە. باشە. ئەم ئەرزە بەس ئەکرێ بە خێر. بەخوا لۆ شینایت کەش دەبی بەس بۆ تەماتە بکەلک نایە بە گورگەی دەیفەوتێنێ. گورگە لە بە پێڵەن جاکەڵە. لێرە پێڵێن گورگە. گورگە. بەڵێ. ئەی بینیم هەندێک گندۆرە شتیشتان کرد بوو. گندۆرە بەس لە مەرسەکانە دەین زیاتر بۆ خواردن خۆمان بۆ ماڵەوە. ڕۆخەکانی؟ بەڵێ ژنا بۆ فرۆشتن نییە. بۆ فرۆشتن. بەڵێ. باشە خۆ گندۆرەش باش دێنێ بۆ ئێوە گندۆرەش ناکەن. وەڵی لێرە زیاتر بەس خەڵک خەریکی باخچەی خۆ حوسەیە و تەماتە و خەیارە زیاتر ئیشەکانەوەیە. ئیشەکان نەمان کردووە گندۆرە شتمان نەکردو بۆ فرۆشت. ڕاستە. بەس ئەوە گندۆرەی من بینیم کاک ئەحمەد ماشەڵڵا زۆر جوان بوو. تۆکەی ئەوە لە ڕانیە هینام لە پێنجێندیان هینە بازار ئەلێ هینام تۆکە لەگەچانەوە بەڵێ بەڵێ. بەس من نەوعیشی تریشم بینی ئەو شەر باش بوو. ئەوی شەری خۆمانە تۆکی باش بخراب نەبوویش. بەڵێ. بەچیە گوترێ فەلاحی چاک کاکە؟ بەخۆزار فەلاحێک ئەزمموی زیاد بی و بەروگومی جوان بی و ئەو پێوترێ فەلاحی باش. باشە. ئەم خەیارە ئێوە بۆ خۆتان هەر ئێستا وەختی پێگەشتنی خەیارەیە بۆ خۆتان دواتان خستووە؟ هەر بە خۆمان بە خۆم عەمەلیات کردم بابیش هەر تووشی نەشتەرگەری کرد بوو. زەلە بە تۆزە خەمان نەخوا تۆزە دوامان خست هەر بەخەست باشتریشە ساعەکەش باشترێت تۆزە کە دوای خەی بیدات هەرزانە زۆر. ئەمە ئەیبێن بۆ سۆرانیان لە قەست ناوەڵام دەیبم بۆ ڕانیە دەیفرۆشن. بەڵێ. بەڵێ. دوور نییە بۆ ڕانیە؟ ناوەڵە بەنسبەت هەولێر جێبەجێرە. من گوتم وەزانی ئەیبێنە سۆران. ناوەڵە بە زۆر دەیبم ڕانیە. دەیبەنە ڕانیە. کاک ئەحمەد هینەکان ناوی چی ئەم ئەرزە؟ بەڵێ. یعنی جگە لە خەیارە گەشتی تری لێ بکەی شتی باشێنێ؟ بەڵێ بەڵێ دێنێ ئەرێوەڵە بەس بۆ تەماتەی زۆر نازانیە ئەژینا پێشەوەی بیکەینەوە خەیار باخچە بوو ئێرە باخچەش زۆر جوان بوو. بەس دواتر 4-5 ساڵ بەناسکرینە بسەرمەوە سۆڵە دێت دەیبات کەلچینە با بڕمە. ئەم خەیارە لە کەیەوەی چێنن؟ تقریبان لە مانجی 6ەوە دەست پێ دەکرێت. بەڵێ. باشە. باوکەوتی بە چ شەو بەرهەم دێ؟ بەخوا جاری وایە بە چل شەو بەرهەم دێ عەسەب خزمەتکردنی خەیارەکە. باشە. ئەی برا و خێزان و مناڵ و ئەوانە چۆن یارمەتی دێن؟ بەڵێ بەڵێ بێگومان. چکامیشە ئیشێکی هەرەوەزیە بە تەنیا ناکرێ ناوەڵە بەبێ زۆر بن. بەڵێ. ئەی لە بەروبوومەکەتان ڕازین؟ لەخوا بەزیار زۆر شکر لە ساخکردنەوەشی ئەلحەمدولیلا ڕازین. باشن نەخوا بەزیار زۆر باش لە چاو ئەو نەبوون و بێپارەیەی باش ئەلحەمدولیلا خۆی بەزاربی قەناعەت ناتیە. ئێستا تۆ بەس خەیارت کردو یاشتی تریشت؟ ناوەڵا تەماتەشم هەیە. تەماتەش هەیە؟ تەماتەم هەیە باغی سێوشتیوامان هەیە لەخوا بەزاربی باش ئەلحەمدولیلا. نەشتا ساغ بێ یاخۆ.